لەم تەوەرەیە گفتوگۆ لەسەر مامەڵەی هاوڵاتیان ئەەکەین لەسەر شەقامەکان لەگەڵ ئەو مناڵانەی کە لەسەر شەقامەکان کار بکەن. ڕەنگە زۆربەی کات هەر خۆمان بەرکەوتمان لەگەڵ ئەم مناڵانەیە هەبێت. ئەم مناڵانە زۆربەی زۆریان بۆ کارکردنیە لەسەر شەقامەکان ڕەنگە ئێمە خۆمان کاتێک کە ئامبینین لە کاتی کارکردنە زۆربەی کات پێمان ناخۆش بێ کە ئەمانە مناڵن کە پێویستەکە ئێستا لەبەر خوێندنابن، پێویستەکە تەمەنی کارکردنیان نییە لە ماڵەکانی خۆیان نابن. بەڵام لەگەڵ ئەوە شاڕەگە هەنێک کەسانی تریش ببینن، هەنێک هاوڵاتی تر ببینن کە بە شێوازێکی نادروست لەگەڵیانە مامەڵەکەن. ئەگەر تۆ بابەتێکی دیاریکراوی هەیە ئەو تۆ لێی ناکڕی یاخود ئەگەر بێوێ جامی سیارەکەت بۆ پاکاتەوە حەز بە مناکەی ڕەنگە ئەتوانی بە شێوازێکی زۆر جوانتر وەڵامی مناڵەکە بدەیتەوە، شێوازێک نەبێت کە برینارکەر بێ. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین چۆنی مامەڵەی دروست لەگەڵ ئەم مناڵانە بکەین بە شێوازێک بێت کە زۆربەی کات گفتوگۆ لەسەر ئەمە ئەکەین کە وەکو هاندانێکی بەردەوام نەبێ بۆ ئەوەی کە تۆ هانی تەواوی بدەی بۆ ئەوەی لەسەر ئەم کاری بەردەوام بێ و بە شێوازێکیش نەبێت کە ناخی مناڵەکە برینار بکات، چونکە دواتجار ئەوە مناڵە و ڕەنگە ئەگەر تۆ وشەیەکی نەشیا و وشەیەکی ناشرین بەرامبەری بەکاربێنی زۆر کاریگەری لەسەر دەرونی دروستکە. بۆ ئەوی بەوردی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین میوانداری بەڕێز ئاسۆ ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. کاگاسۆ سڵاو لێ بێت و بەیان و باش. کاگاسۆ با هەر سەرەتا لە کارکردنی ئەم تەمەنە مناڵیەی ئەم مناڵانەوە دەست پێ بکەین کە لە نێو شەقامەکانە بڵاو بوونەتەوە کار دەکەن. خۆی لەخوا دروستە ئەم تەمەنە لەم تەمەنە مناڵیە مناڵان لەسەر شەقامەکان کار بکەن؟ بەڵێ بانیتان باش. بانی باش. تەبیعی دیاردەی ئیشپێکردنی منداڵ زاهرەیەکی عالەمیە لە هەموو جیهانابوونی هەیە. زیاتر لە 150 وڵات زاهیرەی ئیشپێکردنی منداڵ بوونی هەیە. بە پێی راپۆرتێکی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بێ زیاتر لە 215 ملیۆن منداڵ ئیشی پێکرد و لەم ڕێژەی لە سا هەفتای ئەم منداڵان لە دۆخێکی زۆر خراپە دۆخێکی زۆر قورس و خراپە کارەکەن. لە ڕاستیە ئیشپێکردنی منداڵ نەخێر بە پێی یاساجیانەکان بێت، بە پێی ڕەچاوکردنی تەندروستی و بارودۆخی منداڵ بێت، بە هیچ جۆرێک نابێت منداڵ ئیشی پێ بکرێت. بە تایبەت بە پێی قانونی عمل کە منداڵ تەمەنی لە خوار 15 ساڵ بێت بە هیچ جۆرێک ڕێگەی نەیەوە ئیش بکات و ئەگەر لە سەروی تەمەنی 15 ساڵەوە ڕێگەی دراوە ئیش بکات بەڵام بە کۆمەڵێک مەرج بە نمونە کاریگەری خراپی نەبێت لەسەر باری تەندروستی، ڕێگر نەبێت لە خوێندنی، کاریگەری خراپی نەبێت لەسەر سلوک و ڕەوشتی. بەنسبە پرسیارەکە جەنابتەوە نەخێر بە هیچ جۆرێک ڕێگەدراو نییە مناڵ ئیش بکات. زۆر باشە. ئەو هۆکارانەی کە ئەمە لە چەند ساڵی ڕابردووە بە هۆی کاری سیاسی بێ یاخۆ ئابووری بێ کۆمەڵایەتی بێ بوونی کۆچ هەیە لە بینی وڵاتەکانە بە تایبەتی وڵاتانەی کە کێشەی جەنگیان هەبووە. ئەمەوەی کردووە کە هەندێک لەو خێزانانە هەڵبێن لە ناوچەی خوان و لە ناوچەی کە نیشتەجێ بن. لەو ناوچەی کە نیشتەجێ بن چونکە ئەبێ بژێ ژیانیان پێ بکەن ناچارە بنبێنە ناو شارەکان و لەسەر شەقامەکان کار بکەن. بە تایبەتی ئەوانەی کە منداڵ بەکارێنن بۆی کە هەستی تۆ بجۆڵێنێکە یارمەتی بێت. ئێمەش هەموو کاتێتومانە بە هانی ئەو مناڵانە نەین کەم ڕێگەی بگرێتە بەر، بەڵام ئەتوانین بە شێوازێک مامەڵەیان لەگەڵا بکەین کە ئەو مناڵە هەست بە دڵگرانی نەکات، هەست بە شێوازێک لە شێوازەکان نەکات کە ئەم لەو کەمترە بە ڕێزەوە سێریان بکەین. ئێمە تا چەند کۆمەڵگای ئێمە هۆشیاری ئەوەمان هەیە کە بتوانین مامەڵەی دروست لەگەڵ مناڵا بکەین. ئیتر مناڵەکە ناڵێن چ مناڵێکە لە کوێ هاتووە چکە ئەو مرۆڤە. بزانم تەبیعی بەبۆی ئەو بارودۆخە سیاسی و ناسەقامگیر و ئیجتیماعی و باری اقتصادی کە لە عێراقا ڕوویاوە وەکو تێبینیەکەین خەڵکێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق لە سەلاحەدین لە ئەمبار لە بەغا کۆچیان کردووە بۆ هەرێمی کوردستان. بێگومان تێبینیمان کردبێ پێش ئەم کۆچە ڕێژەی مناڵ ئیشکەر زۆر کەم بوو، بەڵام لە دوای ئەوە بە ڕێژەیەکی زۆر دیاردەی ئیشپێکردنی منداڵ بەرز بوویەوە. بێگومان کۆمەڵی مؤشیر و نیشاندەر هەیە بۆ ئەوەی کە منداڵ ئیشەکات. یەکێ لەوانە بابەتی وەشیاری تاکی کۆمەلگایە، تاوەکو ئاستی وەشیاری تاکی کۆمەلگا لە ئاستێکی بەرزا بێت دیاردەی ئیشپێکردنی منداڵ زۆر نزمە بۆ بە پێچەوانە شۆ ڕاستە. ئیشپێکردنی منداڵ
وەکو ئەزانین بە هیچ جۆرێک ڕێگە پێدراو نییە و شێوازی تەعاملکردنی ئەو کەسانەشی کە چی وەکو دایک و باوک کە پێش هەموو شتێن مناڵانە ئەخەنە سەرجادە و دووەم وەکو ئەو هاوڵاتیانەی کە تەعاملیان لەگەڵاکەن ئێمە تێبینیمان کردووە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە ڕاستیە شێوازی تەعاملکردنی خەڵکی لە ئاستێکی پێویستان نییە یعنی هەندێک جار کاریگەری زۆر خراپ لەسەر ئەم مناڵانە جێهێڵێت لەسەر باری دەرونیان جێهێڵێت هەندێک جار تونوتیژی جەستەیی تێکەوتووە هەندێک جار وەکو لە ناو بازارە دەستدرێژی سیەکسی ڕوویا بەتایبەت بۆ سەر کچەکان ئەمانە هەمووی بەڕاستی کێشەیە و ئەگەر بمانەوێت ئەم کێشەیە کەم کەینەوە پێش هەموو شتێک ئەبێ ڕێگری بکەین لە کارەکە چونکە تەعاملی خەڵکی کاردانەوەی ڕەدلفعلە ئەبێ دایکان و باوکان ئەوەندە هۆشیاریان هەبێ کە مناڵەکانی خۆیان نەخەنە سەرجادە ئیستیغلالیان نەکەن بازرگانیان پێوە نەکەن چونکە دوجار کە مناڵ دێتە ناو بازار چاوەڕی ئەوەی لێکرێت کە تێکەڵ بە گەورەکان ئەبێت تەعاملی خراپیان لەگەڵا ئەکرێت ئیستیغلال ئەکرێن بازرگانیان پێوە ئەکرێت بۆیە بەڕاستیەکەی ئێمە چەندین کەیسمان هەبووە کە لە ڕووی یاساییش و لە ڕووی داواکاری گشتیوە چەندین کەیسمان هەبووە کە تونوتیژیان بەرامبەر بە مناڵ کردووە لێیان داون ئیستیغلالیان کردوون سوکایەتیان پێ کردوون تەشیریان کردوون لە ڕووی قانونیوە کاریان لەگەڵ کراوە. باش کاگا سۆڕەنگە هەر وەک ئاماژەش پێ کرد مامەڵی هاوڵاتیان هەنێ جار کەمێک توند بێت لەگەڵ ئەو مناڵانە بەڵام لە کاتێکا ڕەنگە تۆ ئەگەر هاوڵاتیەکانیش بدوێنی بڵێ بۆ بەم شێوازە لەگەڵ ئەم مناڵە ڕەفتارێک کرد بۆ هەست و کەوتە کرد بەم شێوازە ڕەنگە وەڵامەکە ئیمش ئەوە بێ بڵێ من پێم وتووە جامەکەم بۆ پامەکەرەوە یاخود داوای یارمەتیەکی لێ کردو من ئامادە نەبووم یارمەتیەکەی پێ ببەخشم ڕەنگە ئەویش پەرچەکردارێکی هەبوو بێ لە ئەنجامی وەڵامی هاوڵاتیەکە ئەمە پێویستەکە ئەگەر مناڵێک بۆ تەمەنە مناڵەوە پەرچەکردارێکی هەبوو سلوبێکی نوان ڕەنگە هاوڵاتیەکە پێی ناخۆش بە یاخود نەشیاو بوو هەرخۆی لە ئەساسا پێویستەکە کە ئەو هاوڵاتیەش بە شێوازێکی هاوشێوەی خۆی بۆ نمونە یعنی ئەو ئەگەر کەسێکی گەورە بێ ئەم کەسێکی مناڵ بێ بە شێوازێکی تون جوابی مناڵەکە بداتەوە یاخود پێویستەکە مامەڵەی دروست دەم کاتە چۆنی بێ بە هیچ جۆرێک هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی تونوتیژی بەرامبەر بە مناڵ بکەیت بە تایبەت ئەو مناڵانی کە لە خوار تەمەنی 15 ساڵەوە ئیشەکە چونکە ئەم منداڵە بۆ خۆی قوربانی ئەم منداڵە خۆی ئیستیغلال کراوە لەلایەن کۆمەڵگەوە لەلایەن دایک و باوکیەوە ئەم منداڵەش حەزێک ژیانی بۆ شێوازە نەبێت ئەمەی کە هەڵی بژاردووە ئیرادەی خۆی نییە بڕیاری خۆی نییە بۆیە بە هیچ جۆرێک پێویست ناکات یعنی شۆفێرێکی بەڕێز هاوڵاتیەک لە ناو بازارە خاوەن دوکانێک خاوەن کارەکەی بە هیچ جۆرێک ئەو شێوازە تەعاملی لەگەڵا بکات چکە دوجار ئەمە تەئسیری درێژخایانی ئەبێت لەسەر لایانی دەرونی لەسەر لایانی شکۆمەندی ئەم منداڵە ئەبێ بە قوربانی یعنی جاری یەکەم کە هاتۆتە سەرجادە بۆ خۆی قوربانی و جاری دووەمش ئەمەی لەگەڵا ئەکرێت جاری کەشە بێتەوە بە قوربانی بۆیە ئێمە زۆر جار کە پرسیار لە مناڵەکانەکەین ئەڵێن حەسەکرد لە نێوان ئەم ئیشات و لە نێوان یاریکردنە کامیان هەڵبژاردایە ئەڵێ بێگومان حەزمە کرد ئێستا لە شوێنێکی یاریکردنا بمایە لە ژینگەی مناڵی خۆما بژیانمایە لە بارودۆخی مناڵی خۆما بوومایە چکامی هەڵی بژاردو لە ڕاستیا ئیرادەی خۆی نیە بڕیاری خۆی نییە ئەوش حەزێک ڕۆک مناڵێکی یاسایی بتوانێت ژیانێکی یاسایی هەبووە بەڵام ئەوی کە گرنگە بابەتێکی کەشانی زۆر بەمان جۆبیستی ئەمە بووین ئەڵێ ئەم ژنانە یاخۆ ئەم مناڵە ساوایانە یاخۆ ئەم مناڵانی کە داوای یارمەتی ئەەکەن شتە فرۆشن پاکەتێ برێنشتیان بەدەستەوەی ئەمانە بەیانیان یەکێکێت بە سارێکدایانە بەزێنێت و ئێواران هەمووشان کۆکاتەوە پارە و چیشان پێ بێلیانە سەنێ من لێرا پێم خۆشە باسێکی ڕۆڵی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانکەین کە هەمیشە بە دوواداچوون بوو بۆ مناڵ بە دوواداچوون بوو بۆ مافەکانی مناڵ کردنەوەی سنتەر و شوێنی یاریکردن بۆ مناڵ و وەخولی تایبەتیش بۆ مناڵ لەم بابەتەیە و لەم کەیسەیە تا چەند ئێوە بە دادوچوونەکەم بزانن ئا مناڵانە بەکارە هێنرێن بازرگانیان پێوەکرێ و چۆن بتوانین ئەگەر ئەماکرێ ڕێگری لێ بکەین. بەڵێ خۆشبەختانە ئێمە و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەمیشە تابع بووین لەسەر ئیشپێکردنی ئەم منداڵانە هەر بە نمونە ئێمە لە ساڵی 2007 ساڵی 2010 ڕووپێوی هەرسەنگانمان کردووە بۆ بارودۆخی ئیشپێکردنی ئەم منداڵانە لە ساڵی 2007 لە پێشتریش تاوەکو ئێستا هەر بەردەوامین
لەسەر هاوکاریکردنی ئەو منداڵانە و پاراستنیان و ڕاستکردنیان و هەرسەنگانی بارودۆخی ئەم منداڵانە. بەنمونە لە ساڵی 2007 ئێمە ڕووپێوەیەکمان کردووە بەشێکی زۆر لەو مناڵانە کە ئیستیغلال کراون و دواتر لە ساڵی 2010 و بەردەوام بین تاوەکو ساڵی 2016 ئەمانە هەمیشە وەکو ئەزانین عیلاجکردنی کێشەیەک سەرتا پێویستی بە تەشخیصکردن هەیە. ئێمە سەرەتا ئەم ڕووپیوانەمان کردووە ڕێژەی مناڵی ئیشکەرمان دیاری کردووە و دواتر کارمان لەسەر ئەوە کردووە کە کێشەی ئەم مناڵانە چارەسەرکەین. و خۆشبەختانە ئێمە لە ساڵی 2017 لە مانگی چوارە لە ڕێگەی لیژنێکی هاوبەش لە نێوان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و هۆبەی پۆلیسی نەوجەوانانە و لەگەڵ قایمقامی سلێمانیە لیژنەیەکمان دروست کردووە کە ئەم لیژنەیە پێک دێت لە 3 توێژەی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و هەروەها 6 پۆلیسی هۆبەی پۆلیسی نەوجەوانانە تێبینتان کردبێ ئێمە شەو ڕۆژ لە 3 کاتی جیاوازە لە بەیانیان لە دوانیوەڕوان و لە شەوانە ئەچینە ناوبازار و ترافیک و فولکەکان و شوێنە گشتیەکان تابعین بۆ ئەو مناڵانەی کە ئیستیغلالەکرێن ئیشیان پێ ئەکرێت و ئێمە لە دوای ئەوەی کە ئەم مناڵانە ڕست دەکەین بۆ پۆلیسی نەوجەوانان دایک و باوکیان بانگەکرێت تعهودێکیان پێپڕەکرێتەوە بۆ ئەوەی کە هەموو ئەمیشان لە پێنا ئەوەیە کە ئەم مناڵە پارێزراو بێت و جاری کە نێتەوە سەرجادە و ئیشی پێ نەکرێت. زۆر باشە جا ڕەنگە زۆربەی کات کاگاسۆ هەر یەکێک لە ئێمە ئەم بۆچوونەمان لەلا دروست ببێ بڵێ پڕ بەدڵ حەسبی یارمەتێکی ئەو مناڵە بدەیت بەڵام لە هەمان کاتیشدا ترسێکە لەوە هەبێ بە یارمەتیدانی تۆ ڕەنگە وەکو هاندانێکی زۆر بێ بۆ ئەوەی کە واز لەو کارە نەیەنێکە لەسەر شەقامەکانێکە چۆنی لەم کاتە هاوڵاتیان مامەڵە لەگەڵیان ناکەن ئایا یارمەتیان بدەن یارمەتیان نەدەن یعنی چی بکرێت لەم کاتە لەگەڵ مناڵەکان؟ ئێمە هەمیشە وتومانە هاوکاریکردنی منداڵ بەو شێوازە بەردەوامیدانە بە چاوساندنەوەی مناڵ و ناڕاستەوخۆ بەو منداڵانە ئاڵێین ئەم ڕۆهاتوویتە سەرجادە سبەی نێژوەرەوە 2 سبەی نێوەرەوە ساڵێکی کە بەردەوام بە و توێژنەوەکان ئەویان سەلماندووە کە هاوکاریکردنی ئەو منداڵانە هاندەرە بۆ ئەوەی کە ئەم منداڵانە بەردەوام بم لەم ئیشەیان و لەگەڵ گروپە لادەرەکانە ئەم منداڵانە تووشی لادان ببن وەکو تێبینیمان کردووە زۆرێک لەو منداڵانە جگەرە ئەکێشن نێرگەلە ئەکێشن مەشروبات بەکارەهێنن و هەندێک جار تێکەڵاوی گروپە بازرگانیەکانە بن یعنی ئەوە قسەی من نییە زانایەکی کۆمەڵناسی بە ناوی ڕۆبەرت میرتۆن جەخ لەسرەوە کاتەوە کە هاوکاریکردنی منداڵ بەم شێوازە هانی ئەوەی زیاتر تێکەڵ بە گروپە تێکدەرەکان بێت بۆیە بە هیچ جۆرێک دروست نییە کە هاوکاری ئەو منداڵانە بکرێت چونکە ئەم هاوکاریکردنیەکی ناڕێکخراوە ئێمە وەکو ئەزانین چەندین ڕێکخراوە چەندین دامەزراوی خێرخوازی هەیە لەم کۆمەڵگایە و کەسە هەژارەکان ناونووس کراون لەوێ یعنی ئەگەر کەسێک بیەوێت هاوکاری منداڵ بکە بە 250 دینار بە 500 دینار بە 1000 دینار بەڕاستیەکەی بەو مناڵە ئەڵێیت کە بڕۆ تۆ ئەم پارە لە شتێکی خراپ ئاسەرە بکە و ناڕاستەخۆ پێی ئەڵێیت تۆ بەردەوام بە لەم ئیشە چونکە ڕێگایەکی دروستە لە کاتێکە ئەمە ڕێگایەکی زۆر نادروستە کە تۆ مناڵ بەکار بێنیت و سۆز و عاتیفە زاڵ بێ بەسەرتا کە وا لە مناڵە بکەیت پێی بڵێ دووبار و سێبار وەرە و سەرجادە تا چەند گرنگا بۆ نمونە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە نمونە کە ئەوسا ئەمان و کازیوەی سەرا مناڵێکی زۆری لە خۆی کۆ کردەوە تا چەند ڕێگە کراوە و ڕێگە ئاسان کراوە ئەو منداڵانەی ئەگەر خەڵکی لای خۆشمان نەبن خەڵک لە خواروی عێراقەوە بن یاخۆ کوردانی سووریا بن ئەو خوشکوبرانەمان بگاتونەتە ئێرە تا چەند ئاسانی کراوە کە ئەم منداڵانە ژۆک و منداڵی خۆمان بێن لە دەورەکانە لە خولەکانە بەشدار بن کە ئەوان بەشدار بوون و یاریان کرد و خولیان بینی بێگومان شەقامەکانی چۆڵە بێت و ئێمەش ناکەینە بەردەمە و کارەساتە کە پێڵێن کارەسات ئەو مناڵە فێرکەین کە بەردەوام بێ ڕۆژانە پڵدارە وەرگرتن. بەڵێ بێگومانی وەکو ڕێکخراو ئەوەی کە گرنگە بۆ ئێمە منداڵە گرنگ نییە ئەم کەسە تا چەندێک ئاوارەیە پەنابەرە کۆچەریە منداڵێکی داعشە هەر کەسێک هەیە گرنگ نییە بۆ ئێمە چکە ئیسا ڕێژەیەکی زۆر لەو منداڵانی کە ئیشەکەن لە ناو بازارە بە ڕێژەی لە سا هەشتا بۆنەوەی منداڵی ئاوارە و پەنابەرە کاتە ئێمە ئیش بۆ ئەوانەکەین هەرگیز ئەوەمان لە بەرچاو نەگرتووە کە ئەم منداڵانە خەڵکی کوێن بەنسبەت کازیوە و سنتەرەکانەوە
وەکو جەنابتان ئاگدارن بەردەوام ئێمە خول و ڕاهێنانمان هەبووە لە ڕووی زمانەوە لە ڕووی مۆسیقاوە لە ڕووی شێوەکاریوە لە ڕووی خوێندنەوە هەموو ئەمانە بەردەوام کاری لەسەر کراوە و خۆشببختانە بەشێک لەو مناڵانە لە کاتی ئیسراحەتا بەتابەت لە نیوەڕوان لە ئێواران ڕوو لە سنتەرەکانەکەن بەردەوام ئێمە هانی مناڵەکانمان داوە کە ڕوو لە کازی و سنتەرەکان بکەن لە ڕێگەی خول و ڕاهێنانەکانمانە دەسەکانە خۆش بێت